چاکە ینی ئێوە لە دوای بڕینی دەمار ددانەکە پڕ ئەکەنەوە بۆچی ئەوەنە جەخت ئەکەنەوە لەسەرەوەی کە ددانەکە بە شێوازێکی زۆر بتەوە پڕ بکرێتەوە؟ بەڵێ خۆی دوو ڕێگە هەیە بۆ پڕکردنەوەی ددان لە دوای دەمار بڕین. ئێمە دوای ئەوەی کە ڕێگی ددانەکەمان چارەسەر کرد و پڕمان کردەوە ناو ڕێگەکە دێینە سەر پڕکردنەوەی ددانەکە، سەیری ددانەکە دەکەین. ئەگەر بێت و ددانەکە بەشێکی زۆری نەمابێت و واتان بەشێکی زۆری لە دەست چوو بێت، ئەوە ئێمە دوای پڕکردنەوە کە بە نەخۆش دەڵێن کیف بۆ ددانەکە بکە، چونکە ددانەکەی بێقوتەوە بەشێکی زۆری سناعیە. بەڵام ئەگەر بێت و مەسەلەن کلۆریەکی زۆرمان نەبێت و بەشێکی زۆرمان لا نەدابێت، ئەو کات ئێستا مەوادی زۆر بەقوتەیە کە فایبەر ڕینفۆرسەوە تا فایبەر ڕیشاڵی زۆر تێدایە. بە چ دەرمانێک پڕی ئەەکەنەوە؟ خۆی پڕکردنەوەکە دەکەوێتەوە سەر ئەوەی کە بزانین ددانەکە چەند تێک چوو. ئەگەر زۆر تێک نەچوو بێت بەبێ کەڤەری واتە بەبێ دروستکردنی چیف دەتوانین ددانەکە بەو مەوادە فایبەرانە پڕ بکەینەوە و قووەتێکی زۆر دەدا بە ددانەکە و پێویستی بە چیف نابێت. بەڵام ئەگەر بێت و ددانەکە زۆر تێک چوو بێ ئەو کاتی ئێمە پڕکردنەوەکی ئەتیادی بۆ دەکەین و بە نەخۆشەکە دەڵێن کە لە مستەقبەل ئەو ددانە پێویستی بە چیف دەبێت. زۆر باشە، ینی ئەکرێت مەرج نییە هەموو کاتێک لە دوای دەمار بڕێن ڕاستەخۆ پێویست بکانە خۆشکیفی دام بکات؟ نەخێر، دەکەوێتەوە سەر ئەوەی کە بزانین ددانەکە چەند سترەکچەری خۆی ماوە تا ساونتوت چەند ماوە. ئەگەر بێت و بەشێکی زۆری لە دەست نەچوو بێت دەکرێت بە پڕکردنەوەکی باش ددانەکەی پارێزگاری لێ بکات. زۆر چاکە. دوای دەمار بڕین نەخۆش پێویستە چاوەڕێی چی بکات؟ ئایا ئەکرێت لە دوای نەمانی کاریگەریەکانی بەنج نەخۆش هەندێک ئازار هەست پێ بکات؟ بەڵێ خۆی ئێمە عادەتەن لە کلینیکە دەمار بڕین بۆ نەخۆشێک ئەنجام دەین یاخود چارەسەرکردنی ڕەگیدان پێیان دەڵێن کە تەبیعیە تاوەکو چەند ڕۆژێک ئازارێکی خەفیفت هەبێت واتە هەندێک جارە تا 2 هەفتەش نۆرمەڵە. بەڵام ئەگەر بێت و لە 2 هەفتە زیاتر بوو ضرورە کە سەردانی پزیشکی ددانی بکاتەوە. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.